سزا تو خوا ئەوە سزا یا ژیان و نیت ها ئەو گاڵتەکردنە بە سزا ئەسڵەن کەی سزا ئێستا مەزاجم تۆ ناگرێ و کوشت بۆ لەبەرەوەی فێر نەکراوم لە ئەڵڵا بترسم لەبەرەوەی عقوبەکەی ئەڵڵایان پەک خستووە کە کوشتنەوەیەتی وەگەرە و بکوژنەوە ئەوەی تڕەڵێ ناکوژم بۆی نەمکوژنەوە بەس کە ئەو لێگەڕێن و قەڵەو یەکەن و ئێستا سزای لە سێدارەدان چییە؟ سێدارە یا چوارە نازانم ئێستا قەڵەوکردنە لە سجنە بارزی خۆی کوژێ دوای ئەڵێ 20 ساڵ لە سجنا قەڵەویکەنەوە سزای لە سێدارەدانەکەیەتی نە ئیش بکە نە کەسابەت بکە نە هیچ شتێ سێژەمە خواردن بچێتە بەردەمی ئیسراحەت لەوێ بخەوێ ئەمینیش بێ کەس نەیەبی کوژێتەوە ئەوە سزایە تو خوا ئەوە سزایە یا ژیان و نیت ها ئەو گاڵتەکردنە بە سزا ئەسڵەن کەی سزا لە ژوورێکا دایانێم و سێژەمە خواردن و ڕەفیق و برادەری وەکو خۆی هەبێ و بخەوێ و ئیسراحەت و جل و بەرگ و هەفتانە مواجە و سەردانی هەبێ و ئەمە سزایە ئەمە لە سێدارەدانە حکمی ئەڵڵا جەل جەلالوه بیکوژەرەوە بۆی خەڵکی تر پارێزراوە نە قەڵەو یەکەم و گەورەیەکەم و لەوێ دایانێم ژیانێکی خۆشی بۆ دابینەکەم بێ هیچ ئیش و کارێک ئەلەیە بە ئیسراحەت بژین گە تۆ هەڵەسی بەیانی ڕۆی بۆ ئیشتاوەرەوەشی نییە کەوی هەڵەسێ لەخەو چیشی کردو ئایکە ئەمە سزاکێتی یعنی خەڵکی نەبڕۆن بکوژن ئەوە شوێنی خۆشمان بۆ دابین کردوونەوە سزا ئەوان پێڵن بۆ خەڵکە باشترن ئێوە خۆی جۆرێکە لە حەڵالکردنی خوێنی خەڵک